گەری بڕۆ والله ژیان و گوزەرانمان نییە بەخوا والله من تەلەبەی زانکۆم هەیە بەخوا 200,000 بۆ زانکۆکە ئەی کاکە من 100,000 ئەمێنێت تۆ 100,000 بەم بەچی بیەم بەنەوت بیەم بە خواردن بیەمە بەرگ بیەمە مۆلیدە بیەم بە کارەبا بیەم بە ئاو والله خوا عەلیمە 1 دینارم لە هیچ حیزبێکان نییە بەس ئەو ئیشەم هەیە بەخوا جاران باش بوو تۆ جێ کرێکاری شتێک هەبوو لە شارەکە ئێستا هیچ نەماوە ئارە وەڵڵاهی وەڵی تقریبان 11 ساڵە وەڵی ژیانی چی کووە ژیان بە قورئان پارەم پێ نییە 2 کیلۆ شت بەرمەوە بۆ مناڵەکان معقولە ئەڕۆی تۆ بۆ ماڵەوە وازانن هەموو کاتێک پارەی خۆت وەرەگری ئەڵێ باوکە بۆ شتمان بۆ نایەنی ئەڵێم وەڵی باوکە بەخوا هیچ معاشم وەرنەگرتووە کاکە من کەم پارەم پێ نەبێ معاشم نەبێ چی بەرمەوە بۆ ماڵەوە وەڵی 2 مناڵ بەخوا دانەی گیان لە زانکۆیە سبەینێ کاکە بە قورئان ڕێک 200,000 بەس بۆ زانکۆکە وەڵی ئەمڕۆ بۆی مامانگیر جاران 350 هەبووە سێکێکیانە 345,000 45ەکان لێ بڕین بۆ دووشەمە و سێشەمە ئەوە تا دووشەمە و سێشەمەی ئیشەکەین لەبەمانەگرین 2 ڕۆژەکەی ئیشەکەین ئەوە بۆ 2 مانگ و 12 ڕۆژەکە وەڵی ژیانمان ناخۆشە چییە